کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆتایی بە کارەکانی هێنا. کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات لە ژێر دروشمی یەکڕیزی لاوان بەرەو داهاتوویەکی گەشت سەر لە بەیانی ڕۆژی هەینی 29 سەرماوەزی 1392 هەتاوی لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی باشوور بە ئامادەبوونی نوێنەرانی ڕێکخراوەکان و لاوانی سەربەخۆ و حیزبە سیاسیەکان بەڕێوەچوو هەر هەمان ڕۆژ کۆتایی بە کارەکانی هێنا. لەو کۆنفرانسەدا 170 ئەندام 45 میوان و نوێنەری حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران بەشدار بوون. بۆ زانیاری زیاتر لەو پەیوەندیدا ئێستا جەلالی ڕەوانگەرد جێگری سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران لە سەرهێڵی تەلەفۆنە. کاک جەلال سڵاو لێبێ و ئەو کاتت باش. سڵاو ڕێز بۆەوەی خۆشەویست کاک جەماڵی بەڕێز و سەرجەم لاوانی خۆشەویستی هەرچوار پارچەی کوردستان بەتایبەت لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان. بژیت. کاک جەلال بفەرمونون کە ئەو کۆنفرانسە بە چ شێوەیەک دەستی بەکار کرد و دوایین بڕیار و ڕاستپاردەکانی ئەو کۆنفرانسە چ بوون؟ بەڵێ کاک جەماڵ هەڵوەک بۆ خۆشتان ئاگدار نەجێنش لە هەواڵەکانی چیشتی لە ئاماژەی پێکرا. ئێمە یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات هەروەک پێشتر بڕیار بوو لە ڕۆژی 29 سەرماوەزی 1392 هەتاویدا بەڕێوەچێ بەخۆشیەوە بۆ ئامادەکارانە کە لە ماوەی نزیک بە مانگ و زێر لیژنەی ئامادەکار بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر کۆمەڵێک باسی بابەتی پەیوەندیدار بەوەی کە چی بکرێت لە چوارچەوەی خواست و ویستی لاوێکی ڕۆژهەڵاتەکە هەنگاوبنین ئامادەکاری تەواوی بۆ کرد و دوێنێ ڕۆژی هەینی کۆنفرانس دەستی بەکارەکانی کرد و کە لە کۆمەڵ بەگە بابەتی جاکە دوێنێ لە راپۆرتەکاندا ئاماژە پێزگارن خۆم دەزێرم لە باسکردنی لە داهاتیشدا بە هەمان شێوە لە چیشتیدا زیاتر ئەمکار لە راپۆرتی بەرپرسینی کۆنفرانسەکە دەبێتەوە بەڵام ئەوەی کە پێویستە لێرەدا ئاوری لێ بدەینەوە لەسەر ئەو بڕیار باسادانە کە لە کۆنفرانسی یەکەمی لاوانی ڕۆژهەڵاتدا پەسەند کران کە لە جەلسەی چوارەمدا بەرگەی یەکەم هاوڕێ بەڕێزمان کاکفادی خاکیبەیدی سکرتێری گشتی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران ئەو بڕیان پێشکەش کرد هەرچەند ئەو راپۆرتە یانە بڕیار ڕاستاوەکان لیژنەی ئامادەکار کۆمەڵێک خاڵیان پەسەند کردبوو پێشتر هاوکار لە فرانسەدا کۆمەڵێک نەزەر بۆچینی ئەندامانی بەشدار لێدا لە بابەتەکاندا زنجێنرا و ئەو هاوڕێمان پێشکەشی کە ئەتوانین لە گرنگترین لەو خاڵان ئاماژە بەوەی بکەین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات ئیرادەی کۆڵایین و خەباتی دەوڵەتانی لاوانی ڕۆژهەڵاتی نیشتمان بەرزدەنەوەکرێن و خۆی بە پشتیوانی و هاوخەباتیان بزانێ. خاڵێکی دیکە باس لەوە دەکات کە کۆنفرانس خوازیارە هەموو لایەک هەوڵی جدی بۆ پشتگیری و ڕۆشنگیری سەبارەت بە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان لە نێو لاوانی کورددا بێت. ئێمە وەکو لاوانی کورد مادە هۆشبەرەکان بە شەکلی کاریگەر لە پێناو لە ناوبردنی بیری نەتەوەی کورددا دەنین و بە هەموو هێزی تواناوە بە دژی دەوەستینەوە. حالەکی دیکە کە بەداخەوە هەروەک ئاگداریش بوون باس لە ئەو لەیەکێ لە بردەکاندا کە باس لە ئەدام و دەستە سەرکرانی لاوان بوو کە لەم دوایانەدا بەداخەوە نزیک بە زیاتر لە 200 کەس لە ئێراندا ئەدامکردنەوە بەشی زۆریشی لاوان بوو کە لە کۆنفرانسدا بڕیاری ئەم بەم شێوەیە هاتووە ئەدام و دەستە سەرکرانی ئەم دوایانی لاوانی ڕۆژهەڵات لەلایەن ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی ئێرانەوە بە چەندین محکوم دەکەین. حالەکی دیکە باسەوە دەکا هەوڵی هێزە تونجەوە ئیسلامیەکان لە ڕۆژهەڵات بۆ بەلارەدابردنی لاوان بە چەندین محکوم دەکات و خوازیارە لاوان لەو پەیوەندیدا بە چاوکراوەیەتر هەنگاو بنێن کۆنفرانس پشتگیری لە خەباتی نەتەوەی کورد لە هەموو بەشەکانی کوردستان بۆ پاراستن و ڕێزگرتن لە بەهاو سەروەرەی نەتەوەیەکان بە ئەرچی هەموو لاوێکی کورد دەزانێت. پاشان داوا لە لاوانی هەندەران دەکات بەم شێوەیە کە لە پێناو ویست و خواستەکانی نەتەوەی کورد هەوڵی ئەوانش لەو ڕاستایەت و تێکۆشانیان هەبێت. بڕگەیەکی ئەساسی کە لە ئەم کۆنفرانسیدا هاتە بەردەست ئەویش بوو ڕۆژی ئەوی کوردی ڕۆژهەڵاتی دیاریکرێت کە بەخۆشیەوە 12 جۆزەردان هەروەک لە پێشتردا فدراسیۆنی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران ئەو خاڵیان پەسەند کردبوو کۆنفرانسی بە تێکڕایدان پەسەندی کرد کە 12 جۆزەردان وەکو ڕۆژی لاوی کوردە ڕۆژهەڵات دیاری بکرێت. حالێکی دیکە ئەساسیش و کۆنفرانسیش کە بەرگەی کۆتایەتی تەخانکرا بوو بۆەوە ئەوش لەسەر کۆنفرانسی چوار پارچە بوو کە بەم شێوەیە دەخەکەی هاتووە کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات یەکگرتوانە خوازیارە لە ساڵی نوێدا چوارم کۆنفرانسی لاوانی چوار پارچە بە بەشداری هەموو لایەک بەڕێوە بچێت و هەر کەس و لایەنێت هەوڵی دووبەرسینانەوە لەو پەیوەندیدا بدات بە چەندین محکومی دەکات کە بۆ ئەو مەبەستێش لیژنەیەک پێکهاتوو لە لیژنەی بەڕێوەبەری ئەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات بە ئیزافەی ئەو بەرپرسی سەرجەم ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات
ماوەی داهاتوودا سەردانی سەرجەم ڕێکخراوەکانی لاوانی بەشەکانی دیکەی کوردستان بکرێت و تەدبیر و ڕاو ئاڵوگۆڕی هاوسکری و هاوڕایی زیاتر بتوانن لیژنەی ئامادەکاری چوارمین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات دیاری بکەن و باسی تەوەرەکان لەو پەیوەندیدا ئامادەکاری بۆ بکرێت ئەوەی کە پێویستە لە کۆتایی کۆنفرانسی بێژ هاوڕێ لێدراوە سپاسی پێدانی کۆنفرانس بوو بابەت ئەو زەحمەت و پێشوانەی کە بۆ کۆنفرانسە لە کۆنفرانسیدا بۆ هاوڕانی بەشدار شیکرایەوە کە ئەم جارە لاوانی ڕۆژهەڵات بۆ ڕێکخراوەکان خەرجی تێچووی کۆنفرانسیان لە ئەستۆ گرت بوو هەرکام وەکو لە بەشا بەشێک لە خەرجەکانی لە ئەستۆیان بوو کە کۆنفرانسی ئەو هەوڵەی بەرز خاند و تریشمی یەکڕێزی لاوانی بەرەو داهاتوێتی گەشت کە هیوا خواست لە داهاتووشە هەر لەو ڕاستایەدا هەنگاوی جدی بنێن بەرزنێ خان کە بڕیارێکی دیکە ئەوش ئەوە بوو کۆنفرانس هەر 2 ساڵ جارێک بەڕێوە بچێت چون کۆنفرانسی لاوانی شواتات لە ساڵی داهاتوودا بەڕێوە دەچێت هەفتێ دوبارەی هەمە کۆنفرانسی دیکەی لاوانی ڕۆژهەڵات بگرین بۆیە بەو بڕیارەی پەسەند کرد کە هەر 2 ساڵدا کۆنفرانس بگرێت ئەوەی پێویستە من لە کۆتاییدا ئاماژەی پێ بکەم و ڕوو لە سەرجەم لاوان و ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان پێمە وەکو یەکێتی لاوان دیموکراتی کوردستانی ئێران لە پێناو بەرەو پێشبردننی و کاناڵیزەکردنی خواستی چاوەڕێنەکانی لاوانی ڕۆژهەڵات ئامادەین بۆ هەر کارێکی هاوبەشی و گروهی باوەڕمان وەکو یەکێتی لاوان بە هیچ ئیدئۆلۆژیەکی یا بەستراوەیەکی فکری نییە و هیچ شێوەی سووریشمان وەکو یەکێتی لاوان بەرامبەر هیچ لایەنێکی نییە حاضرین لەگەڵ هەر لایەنێک کە لە چوارچێوەی خواستی ویستێکی بەتایبەت لایەکی ڕۆژهەڵاتیدا هەنگاو بنێن ئامادەی هەر هاوکاریەکەین و لە حاڵێکدا تێمەشکل هەست بەهۆیکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دەیانبیر و بۆچین و ئایدۆلۆژیای جیاواز هەیە ئێمە کاتێکە قبول دەکەین لەسەر یەک مێزدا یا کاری هاوبەشکردن بۆی دەبێت باوەڕشمان بۆ دەکەێت بیر و بۆچین و جیاوازیش هەیە لەو حاڵڕێدا حاضر لەگەڵ هەموو لایەک دانیشتنمان هەبێت کاری هاوبەشکردن بە تایبەت ئەم یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات کە بە هەموو لایەکی سیابەت کرد هەم لاوانی ڕۆژهەڵات و هەم لە داهاتووشدا ڕوو لە حیزبەکان دەتوانین ئێمە یەک دەتوانین کرد بە گوتارێکی هاوبەشەوە بچینە ناو مەعادلاتەکانەوە بە کاری هاوبەشی زیاتر و باشتر لە ڕاستای خواستەکانی بنین. زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بەڕێز جەلالی ڕوانگەرد جێگری سکرتێری یەکێتی لاوانی دموکراتی کوردستان ئێران کاتێک شارت هەبێ سپاس مانگرتنی زیندانیانی کورد لە زیندانی قزل حەسار بەردەوامە و لە ماوەی ڕۆژانی ڕابردوو لانی کەم 20 کەس لە